بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لە ئەڵقەی چینەی بەرنمەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. ئازیزان ئێمە لە بەرنمەکانی پێشومانە هەندێک جار هەڵوێستەمان لەسەر حاڵەتە ئیسلامیەکان کردووە لە مێژووە لە بەدرێژاییە و ئومە ئیسلامی کە هەبووە یان هەڵوێستەمان کردووە لەسەر چەمکە ئیسلامیەکان و خێرنەوەیەکمان بۆ کردووە لەگەڵ واقع یان لەگەڵ پرسێکی هەنووکەی تا بزانین هەڵوێستی ئیسلام و خەڵکی موسڵمان دەربارەی چۆنە هەڵوێستەمان کردووە. ئەم جارەیان جیاواز لەوان هەڵوێستە لەسەر بابەتێکی تر دەکەین تاوەکو واقعێک نمونەیەکی ئیسلامی پیشانی خەڵک بدەین لە ڕووی فەرمانڕەواییکردنەوە لە ڕووی خۆ بەڕێوەبردنەوە، بەڵام لە حاڵەتی ئێستایە لە سەردەمی ئێستاماندا لەم جیهانەی کە ئێستا ئێمەی تیاژین. ئەوەی کە باسمان کردووە لە جارانی ڕابردووە لە مێژووە بوو لە ڕابردووە بوو لەوانەیە خەڵکێک گوتبێتی ئەوە ئەوسا بۆی ئێستاچی. ئێمە دەمانەوێت ئەم جاریان وەڵامی ئەم پرسیارە بدەینەوە، بزانین ئەگەر حاڵەتێکی ئیسلامی هەبێ، ئەگەر حکومداریەکی ئیسلامی هەبێ، وڵاتێکی ئیسلامی هەبێ، چۆن فەرمانڕەوایەتیەکە، چۆن خەڵکەکەی بەڕێوە ئەبا، چۆن ئیدارەی خەڵکەکەیەکە و ئاستی بژێوی و ژیان لە وڵاتەیە چۆنە بێ. یەکێک لەو نمونانەی کە هەمیشە باسەکرێت لە جیهانی ئەمڕۆمانە بە شێوەیەکی گشتی وڵاتی مالیزیایە. وڵاتی مالیزیا لەم سەردەمەیە یەکێکە لە وڵاتە نمونەیەکان لە ڕووی پێشکەوتنەوە، لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی بەکارهێنانی تەکنەلۆژیاوە، لە ڕووی خۆ بەڕێوەبەریەوە، لە ڕووی جوان و پێشکەوتنەوە. ینی ئەم وڵاتە بۆتە نمونەیەک بۆ هەموو دنیا چ جای جیهانی ئیسلامی. ئێمە بۆیە مالیزیامان هەڵبژارد و دەمانویست یان دەمانەوێت لەم بەرنامەیە قسەی لەسەر بکەین و لی بڕوانین، لە فەرمانڕەوایەکەی بدوێین، لە خەڵک بەڕێوەبردنەکەی بدوین، لەبەرەوەی وڵاتێکی ئیسلامیە، لەبەرەوەی دەوترێ مالیزیا وڵاتێکی ئیسلامیە، حکمێکی ئیسلامی تیادایە و یەکێکە لە وڵاتە هەرە پێشکەوت و جوانەکانی سەردەمی دنیای ئێستامان. بۆیە ئێمە ویستمان ئەمە بکەینە جێی باس و خواسی ئەڵقەی ئەمجاری بەرنامەکەمان تاوەکو لە نزیکەوە بتوانین هەندێک زانیاری لەبارەی خۆ بەڕێوەبردنی وڵاتێکی ئیسلامی بەیەوەی بەڕێز و خۆشەویست پێشکەش بکەین، وەڵامی ئەو پرسیارگەلەش بدەینەوە کە ئاخۆگەر لایەنێکی ئیسلامی یان حکمێکی ئیسلامی لە ئارایە بێت چۆن خەڵکەکەی بەڕێوە بە. بۆ مەبەستە بەڕێز دکتۆر یونس محەممەد ساڵح مامۆستای زانکۆ لەگەڵمان دەبێت و ئەم باس و خواسی لەگەڵداکەین. کاک دکتۆر بخێر بێن. گەورە پاداشتان باتەوە، زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. بە باشترین شێوە پاداشتی ئەم بەرنامە جوانەتان بداتەوە. بە حەقەت بەرنمەیە کە جێگەی خۆیەتی کە هەم کەناڵی پەیام زۆر تاکیز لەسەر ئەو بابەتە بکاتەوە. ئێستا چیە زۆر جار ئەو پرسیاری کە جەناب دووتی ئەکرێت، ئایا ئەگەر پارتە ئیسلامیەکان دەسەڵات بگرنە دەست چ نمونەیەک هەیە لە ئێستادا کە پێشکەش بە جەماوەری خۆیانی بکرێت یان خود لە کوردستانە جێبەجێ بکرێت. خۆی گەورە پاداشتی ئێوەشداتەوە، پاداشتی کەناڵەکەشتان بداتەوە. جا پێشەوەی وەڵامی پرسیارەکانی ئێمە بدەیتەوە تێبێت بە مالیزیا، من یەک دوو پرسیارم لەسەر خۆت هەیە وەڵامان بەرەوە بۆی خەڵک بزانێت کە کاک دکتۆر یونس لە ڕووی چ پسپۆڕیەکەوە یان بە چ پاساوێک قسە لە مالیزیا و باسی مالیزیامان بووە. کاجا من پێم خۆشە بزانم تۆ چۆن مالیزیات ناسی یانی. بسم الله الرحمن الرحیم. وەڵام من ساڵی 2011 بە مەبەستی بەدەستهێنانی بڕوانامەی ماستەر چوومەتە مالیزیا. 2013 سەرەتای 2013 ماسترم لەوێ بڕواناوی ماسترم بەدەستهێنا لە زانکۆی تەکنۆلۆژی مالیزیا UTM کە سوپاس بۆ خی گەورە بەشێکی زۆر لە برایانی کوردستان لەو زانکۆیە ماستەر و دکتۆریان بەدەستهێناوە. هەر بە هەمان شێوە لە 2013 گەڕامەوە مالیزیا بۆ دەستپێکردن بە تەواوکردنی بڕوانامەی دکتۆرە. لە 2016 کۆتایی 2016 بڕوانامەی دکتۆراشم تەواو کرد، سواز بخوا. 2017 و 2018 لە کوردستان بووم
کۆتایی 2010 جارێکی کە گەڕامەوە مالیزیا بۆ وەکووانە بێژێک وەکو مامۆستایەکی زانکۆ لە زانکۆی UMT زانکۆی مالیزی ترینگانۆ کە ئەوەی یەکەم جار لە جنوبی مالیزیا بوو ئەمەی دووەم جار لە باکووری مالیزیا بوو تقریبان هەم کەش و هەواکەیان تا ڕادێک جیاواز بوو هەمیش لە ڕیو پێک هاتەوە چونکە ئەو شوێنەی کە UTM لێە ویلایەتی جمهوری پێوترێت کە لە 142 چای نییە سینین بەڕەگە سینین بەڵام لە ترینگانۆ ویلایەتی ترینگانۆ بە پێچەوانەوە لە 123 چاینی وتی هەمووی مسلمان بوو ئەنی تقریبان بەراوردێکی زۆر باشی بووە من بزانم کە ئایا مەسەرەن ئەو پێشکەوتنانە هەر بەهۆی خەڵکە چاینێکەوەیە کە پێشکەوتونیان خود بەهۆی مسلمانەکانی شو بەکۆی گشتی چەند 6 ساڵێک لە مالیزیا گشتی 6 ساڵ بەڵێ 6 ساڵ بەسەرەوە چۆن بوو بەسەر ئەم هەموو وڵاتانەیە مالیزیاڵن لێرەوە زۆر دوورە بە تیارە نازانم لەوانێت 12 ساعتێکە بێ وایە بەستە گەیشتیتە مالیزیا بەس ئەوەندی کە لە ناو تیارەیە بیت تۆ 2 ساعات و نیو ئەچوینە دەوحە یاخود ئەچوینە ئیمارات یانەگەر لە ئێران و ڕۆژنە ساعات و نیوە لەوەی تریش 7 ساعات و نیو 8 ساعت دەبە لە ناو تیارەیە بوویتە وەڵای اینجا من هەموویە گەڕێن بۆ قسمەت چکە من زۆر محاولم کرد بچم لە تورکیا مەسەرەن ئەو بڕوانامێ بەدەستێنم قسمەت نەبوو لە لوبنان لە ئوردون لە سوودان لە میسر هەموو محاولاتم کرد هیچی خوای گەورە مەسەرەن نەیکردە قسمەت یارە برایەکی زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەر دکتۆر فەهمی هەم خەڵکی سەم شەماڵ هەم ئێستاش حالیەنەوە گەڕاوەتەوە لە مالیزیا لەوێ بە هەمان شوێ خەریکی بەحس و توێژینەوەیە زۆر سوپاس یەکەم خۆی گەورە پاداشتی باتەوە ئەو پەیوەندیم پێوە کردوتی زۆر ئاسایی شتەکانم بۆ بنێرە و دوای تقریبان 6 مانگوتیەوە ئۆفەرەکەت دەرچووە ئەتوانی بێ پەیوەندی بکەیت لە وڵاتانە بە زمانی مالیزیە یان بە ئینگلیزی و لە 100 بۆ خەڵکی خارجی ئینتەرناشنال بە زمانی ئینگلیزی زۆر باشە بابینە سەر ئەوەی تەوەری بەرنامەکەمان مالیزیە بزانین هەڵکەوتەی ئەم وڵاتە لە ڕووی جوگرافی و شوێن و بە شێوەیەکی گشتی ناساندنی مالیزیا چۆن مالیزیامان پێناسی دیارە مالیزیا کەوتوتە ئەوەی کە پێوتێ جنوبی شەرقی ئاسیە واتە ڕۆژهەڵاتی باشووری ئاسیە یعنی ئەویش وڵاتێکی ئاسیاییە بەڵێ وڵاتێکی ئاسیاییە کەوتوتە ئەوەی کە پێوترێ هێڵی پانی سێ لە بینی هێڵی پانی 2 بۆ 3یە تقریبان لە هێڵی کەمەرەیەوە نزیکە جەوەکەی جەوێکی ینی کەش و هەواکەی کەش و هەوایەکی کەمەرەیە واتە بارانی زۆر و پلەی گەرمای تا ڕادێک بەس پلەی گەرمان لە بینی 25 تا 35 بێ وڵاتێکی سەوز بێ بەردەوام سەوز هەمیشە سەوز کە بە بووکی ئاسیا ناسراوە مالیزیا بە بووکی ئاسیا ناسراوە لە ڕووی پیشە سازیشەوە بە پڵنگی ئاسیا ناسراوە اینجا طبعا لە ڕووی ئەوەی کە پێوترێ مەسەلەن وەکو دەوڵەتێکی هەم فیدراڵی مەلەکی دەستوریە بە هەمان شێوە ویلایەتیشە کەوتە فیدراڵی دوای هەیکەلەکەی بەس لە ئێستاە بابزانین لە ڕووی شار و قەبارە و ڕوبەر و ئەو شتانەی مالیزیا گەورەیە چەند شارە چەند محافەزە و ویلایەتە وڵینجا کە من ئەڵێم مەسەنەن لە ڕووی گەورەیەکەیەوە ڕوبەرەکەی بزەبت نازانم بەڵام پێک هاتەی دانیشتوانەکەی 32 ملیۆن و 600 هەزارە بەڵام لە 5 بۆ 6ەوەی کە تەماشام کردوەکوم زانیاری لە 5 بۆ 6 خەڵکی ئەسڵی مالیزیانی لەوێ ئیشەکەن لەوێ مەسەنن بۆ بەرهێنانەکەن لەوێ ئەخوێنن طبعا ئەوەی کە خوێندنەکە ویزەی پێدرێ بەڵام ئەوەی کە هاتۆ بۆ خوێندن و ئێستا مامۆستایە لەوێ و مەسەلەوەکو دانیشتوان حسابی بۆ کرێ لە 5 بۆ 6 خەڵکی ئەسڵی مالیزیانی خەڵکی وڵاتانی ترن مەسەلەن بەنگڵادیشە تایلەندە مەسەلەن کۆریای باشوورە یابانە چاینایە بەڵام پێکاتەکەشی تۆزێ لە ڕووی هینەوە سەیرە لە ڕووی پێکاتەی نەژادیەوە سەیرە چکە سێ نەتەوەی جیاوازی تێدا ئەژێت چەند شار و ویلایەتە وەکو ویلایەت 11 ویلایەتە بەڵام ویلایەتیانی محافەزە بەزەبدوکو محافەزە وایە بەڵام بە ویلایەت ناوی هەرین کردووە بەسەن لە ڕووی سیاسیەوە بە ویلایەت پێ ئەوترێت ئەو 11 ویلایەتە نۆ لەو ویلایەتانە سوڵتانیانێ بەڵام حەو سوڵتانیان هەیە 4 لە ویلایەتانە سوڵتانیان نییە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئەوەی کە پێوترێت پێکهاتەی سیاسی سوڵتانیان نییە ئەو 4 ویلایەتە
سێ ویلایەتی هەرێمی فیدراڵی هەیە ینی با بڵێن لە ڕووی دەستوری و یاساییەوە مەرج نییە ویلایەتە سوڵتانی هەبێ نەخێر بەڵام ئەگەر هەیبێ نۆ ویلایەتیان سوڵتانیان هەیە حەوت سوڵتانی هەیە بەڵام دوو سوڵتانیان دوو ویلایەتی بەدەستەوەی ئەوە بەخواستی خەڵکەکەیە یان هەر لە کۆنەوە دەسەڵاتیان هەبووە ئەو سوڵتانانە و بەسەر لە ئەوەی کە پێوتێ لە مەلیکێکی خۆجیی وایە بەڵێ مەلیکێکی خۆجیە بزەبت اینجا پایتەختەکەی کوالالامپورە طبعاً بەڵام پایتەختێکی تریشەیە کە پێوترێ پایتەختی ئیداری مالیزیا پێوترێت پوتراجایە ینی دوو پایتەختی هەیە بەڵێ دوو پایتەختی بۆچی دوو پایتەختی هەیە مالیزیا ئەمە طبعاً سیاسەتێکی دەوڵەتی خۆیەتی طبعاً زۆر وڵات ئەو سیاسەتە جێبەجێکە هیوادارم کوردستانیش بە هەمان شێوە جێبەجێکە بۆ کەمکردنەوەی قەرەباڵغی لەسەر پایتەختەکە چۆن گەورەترین شارە ئەو پایتەختە پەرلەمان و سەرۆکایەتی حکوومەت و سەرۆکایەتی هەموو وەزارەتەکان دانی باڵەخانی هەموو وەزارەتەکان دەرکرد دەرەوە بردویان لە شارێکی تردایان ناوە هەرچی ئیشی ئیداری مالیزیا هەیە ئەوەی کە لە مستەوای بەرزدایە ئەبێ لەو شوێنە جێبەجێ کە ویلایەتێکی فیدراڵیە نە سوڵتانی هەیە سەر بە حکوومەتی فیدراڵیە ئەو ویلایەتە بە هەمان شێوە ویلایەتی ئەوەی کە کوالالامپوریش تەمەنە ویلایەتێکی فیدراڵی بەڵام وەکو پایتەخت حسابی بۆ ئەکرێت ویلایەتێکی تر هەیە لە بەری ئەو بەری مالیزیا بەری ڕۆژ هەڵاتی مالیزیا لایەنی پێوتری مالیزیا دوو بەشە بەڵێ دەریایەک دەریای سین لە بینیانایە زۆر باشە وتت پایتەختی دووهمیان لەو بەرە بەڵێ زۆر دوور نین لە یەکترەوە دووریەکە بێ بە پاپۆڕیان بە تیارە هاوشۆ بکەیت دیارەوان واسایلی گونجاویان بۆ دەستەبەر کرد بەڵێ دەست هەموو ئەو شوێنانی کە باسمان کرد مەسەن ئەو ویلایەتان لە هەمووی فڕۆکەخانەی تێدایە لە هەندێکیانە فڕۆکەخانی نێودەوڵەتی هەیە کە ئەتوانێت گەشتی نێودەوڵەتی تێدا بکرێت و لە ڕووی کەشتیشەوە کەشتی و کەشتیوانی و زۆر پێشکەوتون بەڵام خەڵک زیاتر بە فڕۆکە لەو بینێ هەموو زۆر باشە دانیشتوانی مالیزیا پێک هاتیان چۆنە لە ڕووی نەژادیەوە لە ڕووی ئاینیەوە لە ڕووی زمانەوە مەسەلەن چۆنن نەگەر هەندێکمان وڵینجا لە ڕووی نەژادیەوە لە 16.8 مالایین لەگەڵ ئەسلی مالاییان پێوترێت چکەوە دوو جۆرە بزەوت بەینەکە بە ئینگلیزیەکە پێوترێت ئۆرانج ئەسڵ تقریبا شقڵێکی تۆزیە وەکو چۆن بڵێ سوورێکی پرتەقاڵیان هەیە ئەوانە نسبێکی کەم پێکە بەڵام هەر بە هەمان شێوە مالاییان پێوترێت ئەمە لە 16.8 لە 132.2 چاینی هەر لە ئەسڵا چاینین لە سینەوە جنسیە وڵاتیان هەیە لە 100 هەندی ئەمە لە ڕووی نەژادیەوە لە 100 مەسەلەن نەتەوەی ترن بەڵام لە ڕووی ئاینێەوە لە 162 مسلمانە چکەوەکو باسم کرد ئەو ئۆرانج ئەسلانە بەشێکیان مسلمان نین لە 190.8 بوزیە چاینەکان بە زۆری بوزین و هەندۆسیان لە 106 بەڵام مەسیحیان لە 109 چکە هەندێک مالاییشەیە مەسیحی زۆر باش سربەخۆی ئەم وڵاتە لەوری سربەخۆییەوە کەی سربەخۆی وەرگرتووە و کەی وەکو وڵاتێک بەمانایەوەی کە سنوورێکی دیاریکراوی هەبێ بەڕێ سربەخۆیی وەرگرتووە تەمان سربەخۆیەکەی 1950 بوو بەڵام لە بینی 57 بۆ 65 کۆمەڵی یەکگرتن و جیابوونەوە بووە تەمان دوو دەوڵەتی تر هەیە هەموو شتێکی زۆر سربەخۆیی ئەوان مستعمەرەی بەریتانیا بوون پێش ئەوە مستعمەرەی پۆڵەندا بوونە ینی وڵا پێم خۆش و باسی ئەوەشکەم کە کەی مسلمان بوونە چکەوە جێگەی گرنگە من ینی بە پێی و سەرچاوانی کە پرسیارم لێکردن و سەرچاوەکان کە خوێندومەتەوە لە سەدەی 12 بۆ 13 لە سەدەی 12 زاینی بۆ 13 زاینیە ویلایەتی قیداحی پێوترێت کە وشەی خۆیان قیداحی پێوترێت بەڵام ئەو کافە خۆی قافە بۆتە کاف ئەوە سەرەتا مەلیکی ئەو شوێنە سوڵتانی ئەو شوێنە مسلمان بوو 12 بۆ 13 بزەبت شوێنەکەتان وەکو چۆن بڵێ بەهۆی هەندێک تیجاری هەندی و یەمەنیەوە ینی تیجاری یەمەنی و هەندی سەردانی ئەو شوێنیان کردووە بە ڕەوشجوانی مسلمان بوونە ئەو لە مێژوە بە شێوەیەکی زۆر جوان ئیشارەتی پێکراوە پاشان ئەم دینە خۆی بڵاو بۆتەوە لە ناو مالیزیایە
بە دیاریکراوی لە سەدەی 15 هەموو گەلی مالایی مسلمانبوونی خۆیان ئیعلان کردو کە خەڵکی دانیشتوی ڕستنی ئەو دانیشتوی ڕستنی ئەو وڵاتە لە سەدەی 15 ینی مسلمانبوونی خۆیان ئیعلان کردووە و لەو کاتەوە هەموو شعائرە دینیەکان ئەوی کە پێوترێت دروشمی دینی جێبەجێ ئەکرێت و هەروەها وەکو حکمیش سوڵتان سەرپەرشتی حکمیانی کردووە بەڵام مەسەنەن شتێکی زۆر خۆش ینی لەوێ هەموو جار خۆیان باسییانە کرد ئێمە داگیرکەر کە هاتووە چ لە پێشە پۆڵەندەکان کە هاتوونە دواتر مەسەلەن بەریتانیەکان کە هاتوونە توانای بەرگریکردنمان نەبوو چونکە چواردەری ئەم وڵاتە ئاوە توانای بەرگریکردنمان نەبووە بەڵام بەرگریان کردو مەسەن ئەوەندەی کە لە شوێنێکە پاشا پارێزراو بێت سوڵتان پارێزراو بێت لەو ناوچانە لە هەندێک شوێنە بەرگری خۆیان کردووە تەواوەتی تەسلیم نەبوونە بەڵام شعبەکەی بە شێوەیەکی گشتی ئەم قسێ نەسەن لە مالیزیم بیستووە ئەگەر تەرجمەیکین بۆ زمانی خۆمان نەجاشیان هەبوو نە پێشمەرگیان هەبوو بە شێوەیەکی گشتی مەسەن مفتێکە فتوای بۆیان داوە خزمەتکردنی ئەم داگیرکەرانە حرامە خزمەتیانیان نەکردو بۆیە بە ناچاری ئەو داگیرکەرانە چوونە چاینیان هاوردو هندیان هاوردووە بۆی کە لە وڵاتەکە خزمەتکە خۆیان چوونە لە تێکەڵی خەڵکی ڕستنی وڵاتیان نەخێر بەنی تێکەڵکردنەکە چۆن بووە ینی ئەمان خۆیان کە خزمەتیان نەکردو ئەوانیان هاوردو لە شارەکانە خزمەت خۆیان پێ کردو بەڵێ بۆیە چاینی زیاتر ئەلەوانەوە هاتوو چاینی و هندیەکانیش زۆر باشە باسی سەربەخۆییمانە کردەوەی باوتت لە ساڵی 1965 تەمان 50 سەربەخۆ بوون بەڵام سینگاپورە لەگەڵ بڕۆنایە ئەمە دوو دەوڵەتی سەربەخۆن ئێستاکێ لەو بینەیە چەند جارێک مەسەن یەکیان گرتووە لەگەڵ ئەمانە لەگەڵ مالیزیا بوونە بە یەک دەوڵەت پاشان جیابوونەوە چی سینگاپورە چ بڕۆنای بەڵام لە 65 ئەم مالیزیای ئێستا دروست بوو کە جیاوازە لەو دوو وڵاتی بەڵێ سا بڕۆنای هەم دەوڵەتێکە طبعاً هەر خاکەکەی خاکی مالیزیا بوو بەڵام لەبەرەوەی خاوەنی نەوت بووە بەریتانیا و کردویانە بە دەوڵەتێک و ئێستاکە بۆ زانیاریت گەورەترین نەک گەورەترین سەرمایەدارترین دەوڵەت لە ئاسیای بڕۆنایە بەڵام لە 100 شریعەت جێبەجێ ئەکات شریعەتی ئیسلامی بەڵام دەوڵەتێکی کەم تەسەورەکەم ناگەنە ملیۆنێک دانیشتوانەکە زۆر باش سیستەمی حکومڕانی باس بکەیت لە مالیزیا سیستەمی حکومڕانیان چۆنە یاسایان چۆنە چی سەرچاوی تشریعیانە لە وڵاتە دەستوریە طبعا کە حکوومەتەکە فیدراڵی بوو مەلەکیش بوو ینی حکوومەتەکەشان بە هەماشی و فیدراڵی مەلەکی دەستوریە وەکو حکوومەت ینی پاشایان هەیە وڵات بەڵێ مەلیکیان هەیە ئەم مەلیکە لە نێوان ئەو حەوت سوڵتانەیە بە شێوەیەکی زنجیرەیی بەڵێ 5 ساڵ جارێک یەکێک لە سوڵتانەکان ئەبێ بە مەلیکی مالیزیا بەڵام بە هەڵبژاردننی شێوازێکی هەڵبژاردننی هەیە بۆ نمونەکە سرەی دانەیەشیان بێت شتێکی لەسەر بێ بە شێوەیەک هەڵبژاردنە دەرنەچێ نابێت بە مەلیک ئەوە مەلیکی مالیزیایە بەڵام وەکو دەسەڵاتدانان دەسەڵاتی یاسادانان ئافۆن دەسەڵاتی یاسادانانیان دابەش کراوە لە نێوان ئەنجومەنی یاسادانانی فیدراڵی ویلایەتەکان بە تێکەڵی ئەو یاسایە دانرێت بە تەنها مثلەن ئەنجومەنی یاسادانانی فیدراڵی یاسادانانە لەگەڵ ویلایەتەکانیشا تێکەڵ بەڵێ هەماهەنگی هەیە و بە هاوبەشی پێکەوە یاسادانن اینجا لەوێ پەرلەمان لە دوو ئەنجومەن پێک دێت ئەنجومەنی نوێنەران کە پێوتێ ئەنجومەنی گەل 222 کورسی هەیە ئەمە 5 ساڵ جاری هەڵبژاردننی بۆکرێت لەسەر ئاستی ویلایەتەکان نوێنەرەچێ بۆ پەرلەمان بازنەیە لە ویلایەتەکانە ئەنجومەنی پیرانیان هەیە ئەمە ئەنجومەنێکی ئاڵۆزە ناوەکەشی ئەنجومەنی ئومەتی پێوترێت اینجا ئەمە هەر ویلایەت هەفتە ئەندامی هەیە هەر ویلایەتێک دوو ئەندامی ئەچێ بۆ ئەو هینە بۆ ئەو ئەنجومەنە 13 ویلایەتیانە 26 کەسەکە دوو ئەندام لە کووالا لامپورەوە چێت دوان لە دانەیەک لە پوتراجایە دانێکیان لەلایەنەوە ئەچێت ئەمەسی چل ئەندامەکەی تر مەلیک دیاری ئەکات ئەوە بۆ 3 ساڵ جارێک ئەچ پێوەرێک دیاریەکە دەسەڵاتی مەلیک خۆیەتی لەسەر ئەساسی مەسەلەن ئەوەی کە کەسێک لە ڕووی ئاینیەوە پێویست بێ ئەو ئەنجومەنە ئەینێرێت حالبەتە ئەویش پێوەری خۆی هەیە و بنەمای خۆی هەیە وڵڵی اینجا بۆ هاوسەنگ ڕاگررتنی بە دڵنیاییە مەسەن حسابی ویلایەتەکانیش ئەکا حسابی ئەوەشەکە کە ئەم مەلیکە پارێزەری ئیسلامە لە مالیزیایە ناکرێت مەسەرم کەسێ بنەرێت لەو ئەنجومەنی پیرانەیە کە دیفاع لە ئیسلام نەکات
ئەوان با بڵین خۆیان تەشریعاتەکەن یان با بڵێن هەروەکو وڵاتێکی ئیسلامی هاتوون سەرچاوەیان تەنها قورئانە چۆنە مەسەلەن لە ڕووی دەستوریەوە ئەوان پشت بە چییە بەسن سەرچاوی یاسادانانن چییە؟ وڵینجا ئەوەش هەر جێگەی لەسەر وەستانە دیارە لەبەر ئەوەی کە سێ نەژادی جیاوازی تێدایە و چوار دینی جیاوازیشی تێدایە تەمەەن دینەکان زۆرن بەڵام چواریان دیاری کراون کە خەڵکەکەی زۆرە ئەمان هاتوون جارێک لە ڕووی ئەحوالی مەدەنیەوە ئەوی کە پێوترێت مەسەن لە هینی خۆمان باری کەسێتی بۆ مەسیحی دەستوری خۆیان هەیە یاسای خۆیان هەیە بۆ مسلمان یاسای خۆیان هەیە بۆ بوودی یاسای یەکێکیان ناسەپێنن بە هیچ شێوەیە ئەوە لە باری کەسێتیە هیچ کەس پەیوەندی بە کەسەوە نییە لە شێوە عامەکەش هاتوون دەستورێکی وایان داڕشتووە کە ئیسلام سەرچاوی سەرەکیە بۆ ئەو دەستورە بۆیە لە ساڵی 1960 کە ئەو دەستورە ئیقراری لەسەرکە یەکاوێک ئەمریکا داوای لە مالیزیا کرد ئەو دەستورە پێچەوانەی جارنامەی مافی مرۆڤە پێویستە لەو دەستورەیە پاشگەز بنەوە و ئەو بەندانەی لێلاندن بۆ نمونە کابرایەکی مسلمان خزمەتێکی حکومی بە بەلاژ وەرگێ بەڵام کابرایەکی غەیرە مسلمان بە پارە وەریگرێشتی وا چۆنە بێت کابرایەکی مسلمان باز لەسەری بۆ نە لە 102 بێت کابرایەکی غەیرە مسلمان باز لەسەری لە 100 دەبێشتی وا نابێت بۆیە سەرۆکی ئەو کاتی ئەمریکا سەردانی مالیزیای کردووە ئەوەی کە پێوترێت ناڕەزایی خۆی دەربڕیەوە وتوێتی ئێمە قەتعی عیلاقات لەگەڵ ئێوەیەکەین لە 67ەوە هەتا 2016 کە ئۆباما سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بووە هیچ سەرۆکی سەردانی مالیزیای نەکردووە و وەکو ئەوان نەچوونە ژێردباری داواکاریەکەی ئەمریکا نەخێر تا ئێستاژ ئەو دەستورە هەر بە شێوەیەکی هەن جێبەجێکرێت دوایی لە کاتی وەبەرهێنان شتەکە باسی شتری شەکەین کە مەسەلەن بانکی ئیسلامی و بەرهێنان لەسەر ئەساسی ئیسلامی وانە هەمووی لە 2013 تعدیلاتی تیاکرا ئەوان بۆ پێی کە با بڵین زۆرینەیان مسلمانە لە 60 زیاد لە 60یان مەرجە ئەبێ مەسەلەنەوەی حکمی مالیزیاکە مسلمان بێ ئایا مەرجی وای تایان چۆن سێ سەرۆکایەتێکە هەم سەرۆکی حکوومەت هەم سەرۆکی پەرلەمان هەم سەرۆکی دادگای فیدراڵی ئەبێ مسلمان بێ مەرجە بێ مسلمان بێت بە هیچ شێوەیەک ڕێگە نادرێکە غەیرە مسلمان ئەو دەسەڵاتانە بگرن دەست مەلیکیش بە هەماشی و هەر خۆی مسلمان ینی هەر چوار ئەگەر هەر چواریشی وەرگین هەر چوارێ بێ مسلمان لاستی کۆمەڵایەتیە خەڵک چ جۆرە پابندیەکی هەیە ینی پابندیەکی وازحی هەیە بەدینەوە چۆنە لە ڕێڵ و کەوت و مامەڵەوە و بامتانەوە ینی ئەو دیمەنەی کە ئەچیتە مالیزیا دەیبینی دیمەنێکی چۆنە ینی چی دێتە بەرچاوت هەستەکەی کە تۆ لە وڵاتێکای ئیسلام حکومیەکایە مسلمان نشینە زەواهرە دینیەکان ئەو دیاردانەی کە هەن بە چاودەیان بینی چۆنە وڵینجا طبعا وەکو پێشتر باسم کرد ئەوان هەموو شتێکیان بە یاسا و دەستور ڕێخستووە مەسەلەی بۆ نمونە دروشمە ئاینیەکان دروشمە ئیسلامیەکان لەوێ پارێزراوە هەر کەسێک بێوێت گاڵتە بەو دروشمانە بکات یان مەسەلەن پێشێلکاری ئەو دروشمانە بکە با هەر لە هەر نەتەوەیەک بێت بە پێی یاسا و دەستور بۆیان نییە شتی وا بکەن و ئەدرێنە مەحکەمە مزگەوت تێیدا ینی حکوومەت خۆی گەورەترین خزمەتی مزگەوتەکە باشترین مەسەن بۆ نمونە ئەو زەوی زۆر باش بێ بۆ مزگەوت دانرێت لە ناو جابیاکەی ئێمەیە ئەو شوێنەی کە زۆر باش بوو بۆ مزگەوت دانراوە شوێنێکی بەرز لە ناوەڕاستی زانکۆکەیە ئەمە بۆ مزگەوت دانراوە بە هەمان شێوە لە هەموو شارەکانیشە من هەندێک برا هاتن سەردانی مالیزیان کرد چوین بۆ شوێنێ بۆ گەشت و سەیران لەوێ پێشەوەی بچین سوار بەلامەکە بین بچین بۆ جەزیرەکە پێش نوێژی کاتی نوێژی بەیانی بوو ینی لاسی بانی دابێت و هێشتا نوێژ مابوو وتم بچین بۆ مزگەوتیان نوێژخیمتیان لەم شوێنە مزگەوت و نوێژکردن وتم تۆ پەلەمەکە ئێستا بەس تەنها چاو گردن لە دەوری خۆوانە مزگەوتە بینینەوە گردێکی زۆر بەرز گردێکی زۆر بەرز و مەسەلەن شوێنێکی زۆر سیاحی کە بەسەر بەحرەکەی ڕوانی سیرمان کرد مزگەوتە چوین لەوێ نوێژمان کرد و براوتی ماشەڵڵا لەم هەوا خۆش ماشەڵڵا لەم شوێنە خۆشە لای خۆمان بێت بەرپرسێ تەلبەنێکات و ئەوکە بە وێلایەک بۆ خۆی ناڵێ مەسەلەن شوێنی بەرپرس شوێنی باشی داگیر نەکردو بەڵام زۆربەی شوێنە باشەکان بۆ خزمەتی خەڵک بەکارهێنراوە اینجا لە ڕووی دروشمەکانەوە لە کاتی دەیڤیل حیجە مەسەن پێش
ژەژنی قوربان لە سەرۆک وەزیرانەوە تا سەرۆکی پەرلەمان و ئەندامانی پەرلەمان وەزیرە مسلمانەکان و ئەوان هەر هەمووی لەبەیک اللهم لەبەیک شوێنە گشتەکان پڕ ئەبێت بەو هینە لە تەلەڤیزۆن و لە ناو مەسەن ئەو شوێنە گشتیانەیە هەمووی لەبەیک اللهم لەبەیک. اینجا هەر بە پێی یاسا مەسەرن کابراایکی چاینی هاتووە چەندەها ملیۆن دۆلاری سەرف کردووە شوقەی سەکەنی دروستکە ئیلا بێت چۆن مەسەرەن مەرجی کردووە لە سەرێ بێ شوێنی مەسەرەن ئەوەی کە پێوترێت خواردنی مەسەرەن خواردن برژاند و ئەوانە لە شوقەکەیان دروستیکە بە هەمان شێوە کردوێتی بە یاسا بەسوی بە شوێنی نوێشکردنیش دروستکە بۆ خەڵک. اینجا مەسەرەن بۆ نمونە لە ڕووی لەچکە و لەچکی ئافرەتانەوە من تەسەورەکەم لە ساڵ 98 ئافرەتی مالیزی لەچکی بەسەرەوە بێت ئەوەی کە مسلمانە 98 وەڵڵا ئەگەر من مەسەرەن هینێک ئامارێکم لە بەردەستانێ بڕوونیە زۆر بە ئاشکرای ڕیش بەڵێ 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 ڕیش و لەچک و اینجا قسەیەکی خۆشتان بۆ بجێڕمە هەندێک دۆستی مالیزی هاتبوون بۆ بەشداریکردن لە کۆنفرانسی لێکە لەم زانکۆیانی خۆمانە ئەم زانکۆیانی خۆمانە و کوشتێکی تەرفیهی هەندێک چالاکی هوەریان هین کرده بوو ڕێخستە بوو لە چالاکی هوەریەکانە هەڵپەرچی کوردی تا بوو ئەوەی کە خۆمان پێڵێن ڕژباڵەکی پێ کچ و کوڕ پێکەوە ئاوای لێ کردم ئافرەتیش بووتەوە پرۆفیسۆرێکە یونس ئەوە ڕێگە پێدراوە لە ئیسلامە دەستیان گرتەوە بەو شێوەیە کچ و کوڕ پێکەوە دەستیان گرتووە وڵا ڕێگە پێدراو نییە بەڵام وتی خرجتی وا چۆنێ بێ مادام تۆ ئەڵی من مسلمانم چۆنە بێ کچ و کوڕ پێکەوە هەڵپەڕێت و دەستیش پێکەوە بگرێت. کاک دکتۆر یعنی جیازێکی زۆر گەورە لە قەناعەت و بیر و بڕۆ واقعا مەسەن لێرەوەی تر سەرچاوەگرێت لە هەندێک وڵاتی ئیسلامی و بەمی خۆشمانەوە هەندێک خەڵک لە تەسکرەشا مسلمانە و لە ناو وازنە ئیسلامی یعنی پێی وایە پابەندی بە حاڵەتە ئیسلامیەکەوە بە سیما ئیسلامیەکانەوە بە ڕیش و لەچک و سەرپۆشەوە بە مزگەوتەوە هەبێت هۆی دواکەوتن یان ئەمانە هۆکاری دواکەوتنی ئەم کۆمەڵگەیی ئێمن هینی وا دەڵێن بە ئێستەشەوە مەسەلەن وەرن وازیان لێبێنن با پێشکەوین تۆش باسی ئەوەکەی کەمالیزیا پابەندێکی جار زۆر گەورە و بەرفراوان هەیە کچی وڵاتێکی زۆر پێشکەوتو لە لووتکەیان خۆی بینەوەتەوە ئەم دوو ئەمە چۆنە ینی چۆن ئەم هۆکارانی ئێرەکەڵێن هۆکاری دواکەوتنیە من نەبوونە هۆی دواکەوتنیەوە وڵەنجاوە بانگەشەیەکی بەتاڵە من ئەو پرۆفیسۆرەی کە هەم بەرپرسی سنتەرەکەمان هەر دواتریش ئەوەی کە پێوترێ ئێگزامینەری بەحسەکەی من بوو وەکوی تاقیکردن ممتەحینی پێوترێ بە عەرەبی ئافرەتێکی لە چک بەسەری باڵاپۆش جبەیەکی یەک پارچەی لەبەرا بوو 27 تەلەوەی بەس ماستەر و دکتۆرای هەبوو سەتەهای وایان هەیە کە پلەی پرۆفیسۆرە و کە سەتەها ئەو بەناو پێشکەوتمانەی خۆمان ناتوانن بەقەت ڕۆژێکی ئەو خزمەت بە زانست و بە تەکنۆلۆژیا بکەن لە چک بەسەرە و ڕیشی هەیە و حەجی کردووە و پێنج فەرزەی لە مزگەوتایە و ئەبەو شێوەیە ئەدی بەڕاستی ئەوەی کە من لەوێ بینیتم زۆر پێچوانی ئەو بانگەشەیە زۆر باشە تۆ لەسەر یەک خەڵ بۆمان ڕاوەستەکە ئەڵێن مەسەن ئەمەمان پیشان بدە ئەڵێن مالیزیا وڵاتێکی زۆر پێشکەوتووە ئەمە لە چیا خۆی بینێتەوە چۆن پێشکەوتووە بەچی پێشکەوتووە بەڵێ بڵێ وڵینجا من برایەکی خۆمان هاتبوو سەردانی کوادە لاپوری کرد وتی من سەردانی بەرلینم کردووە سەردانی لەندەنم کردووە سەردانی ئەگەر هەڵە نەبم بەلجیکا پایتەختی بەلجیکای وت لەگەڵ پاریسە وتی ئەو پێشکەوتنە تەکنۆلۆژیانی کە لە کوالە لامپورا بینیومە هیچی کەمتر نەبووە لەو پێشکەوتنەی کە لەو وڵاتە پێشکەوتوان بەڵێ یعنی ئەوان مەسەلەن بە شێوەیەکی گشتی بۆ نمونە هاتوون ئەمە قسەی مەهاتیرە تەبەن وەکو بیردۆزێکی لێ هاتووە بوتی ئەڵێت ئێمە کە حکومەتمان گرتە دەست لە ساڵی 1970 دوایی بە درێژی باسی ئەو بابەتاکەی ئەگەر ماوەمان هەبێ ئەڵێ چی ئەڵێ ئێمە بۆ نوێشکردن و عیبادەت ڕوومان لە قیبلە کرد ڕوومان لە مەکە کرد وەکو قیبلە ڕوومان لە مەکە کرد و دەستمان کردە دەستگرتن بە ئیسلام وەکو ئەوەی کە پێی ئەوترێت دروشمەکان بەڵام بۆ پێشکەوتنی تەکنۆلۆژیا ڕوومان لە یابان کرد طبعا 1970 مەهاتی دەستی بەسەر دەسەڵاتی گرتووە دەست ئەگەر مەجال هەبێت چکە من لەگەڵ دێنە سەر بابەتە سیاسیەکە باش هەروتی ویستم مەسەلەن سیمایکی ئەو پێشکەوتنەمان پێ بڵێیت مەسەلەن لە چیا خۆی بینێتەوە وڵای جار لە ڕووی ڕێگاوبانە باشترین ڕێگاوبانیان هەیە
لە ڕووی ئەوەی کە پێوتری ئەتەرنێت خێراترین هێڵی ئەتەرنێت من بە حەقت لێرە هەموو جارە بەپەن بەدەست ئەتەرنێتەوە کا تا پەیجێکی پێوان خێراترین هێڵی ئەتەرنێت بنیادنان و باڵەخانە و طبعا یەکێک لە هەرە بورجە بەرزەکان لە عالەمە لە دوای بورجی خەلیفە و بورجی توین تاوەر دەوەی کە پێوترێت بورجی دوانەی مالیزیە کە هەتا بورجی خەلیفە بنیاد نەدرا بوو ئەو یەکەم برج بوو لە هەموو عالەمە مەسەڵەن لە ڕووی ئەوەی کە ئێمە کێشەمان بۆ دووسە بەنزی خانە ئەوان بەنزی خانان شتێک نییە مەسەن پێی بۆ تێسترەی گرتن لە بەنزی خانەیە و ئەو بەنزی خانێش حکوومەت بە شێوەیەکی واڕێکی خستۆ لەگەڵ بەرزبوونەوەی نەوتە نرخی بەنزین بەرزە بێت و لەگەڵ دابەزینی نەوتە نرخی بەنزین دابەزێوی خەڵکەوە ژیانی خەڵک لە ڕووی بژێوی خەڵکەوە من وەکو ئەگەر فەرمانبەری حکوومەت بڵێ ئەو مامۆستانی کە لەگەڵ هاتی تاکی مەسەرەنێک مامۆستایەک لە سەرەتایە کە دا ئەمەزرێت بە دە وەرەقی خۆمان دا ئەمەزرە مامۆستایەکی سەرەتایی یاخود ناوەندی وەکو دکتۆرە من هەر لە سەرەتای دامەزراندن با 11 وەرەقە و نیو بە پارەی خۆمان ئەنی 1350 دلار بوو بەڵام وەکو حکوومەت دیارەوەی لە دەرەوەی ئەویش دەتوانی مەسەن ڕۆڵت هەبێویش بکەیت بەڵام بەدڵنیایەوە بەڵام ینی ئەوەی کە من باسیەکەم هەر تەنها وەکو شۆمڵی لەبەرەوەی کە من تەجروبەیەکی وام نەبوو بەحس توێژینەوەی کەمم هەبوو بۆ بڵاوکردنەوە وتیان دوای بڵاوکردنەوەی دوو توێژینەوە موچەکە دەگاتە 1850 دلار یعنی باشترین مامۆستا لە کوردستانی خۆمان باشە ئەم وڵاتی کە دەڵێن وڵاتێکی ئیسلامی و ئاوا پێشکەوتووە ئازادیەکان لەوێ چۆنە مەسەن خەڵک کەوت و بند کراوە لەوێ ناتوانێت هەناسە بدا یان لە وڵاتێکی ئیسلامیە ئازادی چۆن ممارەسایکرا وڵای اینجا ئەتوانم بڵێم هیچ ڕێگریەک نییە بۆی کە مەسەن لە ڕووی ئەوەی کە حزبی معارەزە هەیە حزب معارەزە بەردەوام ڕەخنە لە حکوومەتە گرێت و ئاگادار بوومە من ینی ڕەخنە لە مستیلەی ئەڵماسی ژنی سەرۆک وەزیران گیراوە لە هینە لە ڕۆژنامەیە بینیومە کە ئەو مستی لە ئەڵماست بە چەند کڕیوە لە چۆ کڕیوتە ئەو پاری و چۆن کۆ کردوێتەوە یعنی ئەم شتانە هەر هەمووی هەیە بەڵام بە بەڵگە و بەشتی ئەنی شتێکی چۆن بڵێ لەگەڵ ئەوەی کە ئازادی ڕۆژنامەوانی هەیە بە تایبەتی مەسەن تۆڕە کۆمەڵایەتیەکان بە بەردەوامی ڕەخنە لە حکوومەتە گرێت وە لە 2015 دوای ئەوەی کە بابەتێکی مەسەرەن گەندەڵی لە سەرۆک وەزیران گیرە چوار کۆبوونەوە و ئەوەی کە پێوترێت خۆپیشاندانی زۆر گەورە کرا کەیتر حکوومەتی هاور دەلەرزی کەسیش کەسی نەگرت و کەسیش دە کەسی نەدا و بەس لەگەڵەوەشە بەڕاستی ئەوان خوان خەڵکێکی یاساین کەس نەچوو گڵایدارێک بوەرێنێت زۆر باشە کاک دکتۆر حاڵەتە سیاسەکەی ئەوان چۆنە مەسەلەن بۆ نمونە پێک هاتەی سیاسی پێک هاتەی حیزبی و ئەو ئایدیانی کە لەوێ بڵێ وڵای اینجا گەورەترین پارتی مالیزی طبعا تا 2010 فرە حزبیە 2017 پارتێکە بە ناوی ڕێکخراوی نیشتیمانی مالیزیە گرتووناوەکەی بەو شێوەیە طبعا ئەمنووی پێوترێت کورتراوەکەی ئەمنووە تا 2015 بە بەردەوامی ئەوان حکوومەتیان پێکهێنا و زۆرینەی پەرلەمانی ئەوان بەدەستیان هێناوە ئەم پێکاتەیەکی لە ناوەکەیە دیارەیانی نیشتیمانی و یەکگرتووی و مالیزی و ئەمە حیزبێکی ئیسلامیە وەکو فکر ئیسلامی نییە چکە حیزبی ئیسلامیمان لەوێ هەیە وەکو فکر ئیسلامی نیە بەڵام وەکو ئەشخاص ئەندامی ئەم حیزبە ناکرێ مەسەلەن تۆ ئەندامی ئەم حیزبە بیت کە پێوترێت نیشتیمانی مالیزی دوو لە ڕێی جەنابێت عارق بخۆیتەوە ئەگەر عارق خۆرێک دەرکەوێت وڵات بە دەرێکن ئەگەر پابند نەبێ بە نوێژی جەماعەت و جومعە و ئەم جۆرەشتانەوە شار بە دەرەکرێت لەوێش دیوان نییە ئەبێ کەسێک بیت زۆر پابند بە ئیسلام و اینجاکە ئەکرێ مەسەن ئەندامی ئەو حیزبە بی اینجا حیزبێکی نیشتیمانیەکەش ئیسلامیە نیشتیمانێکی ئیسلامی بەڵێ نیشتیمانەکە چکە ئەو نوێنەری موسڵمانەکانە ینی زەمە جێگەی بەڕاستی لەسەر وەستانە سەرۆکی ئەم حیزبە کاتی خۆی دکتۆر مەهاتیر بوو مەهاتیر محەممەد بوو بەڵێ لە هەشتاویەکەوە هەتا 2007 خۆی هەم سەرۆکی حیزب بووە هەم سەرۆکی حکوومەت بووە هەم پێشکەوتنەکان ئەتوانم بڵێم لە 1995 لەسەر دەستی ئەو بنیاد دراوە لەوە بە دواوە ئەڵێ من بەسە مەسەن سێ خول سەرۆکی حکوومەت بوومان لە دوای ئەمە بە جێگرەکەم ببێت بە سەرۆکی حکوومەت کە ناوی نەجیب عەبدوڕەزاق بۆ دکتۆر نەجیب عەبدوڕەزاق بەڵام لە 2015
کە 2015 بۆ 16 کە ئەو گەندەڵی لەسەر دەرکەوت ئەم پیاوەکە لەو کاتەیە سەرۆکی حکوومەت نەبووە بەڵام دەسەڵاتێکی تری هەبوو کە پێوتێوەکو چۆن بڵێ دەستەی پاراستنی بەرژەوەندێ باڵەکانی مالیزیە سەرۆکی ئەو دەستەیە بووە ئەم پیاوە ڕاستەخۆ ئیعلانی کرد وتی پێویستە پەرلەمان متمانە لە سەرۆکی حکوومەت بسەنێتەوە بەڵام کە پەرلەمان ئەم ئیشەی نەکردوتەوە پەڵەیەکی ڕەشە بە ناوچەوانتانەوە لە ڕووی لە مێچووکە من خۆمە هەم ئەو لێدوانانە هەمووی خوێندەوە بۆیە خۆی بە شخصی چوو بەشداری لە خۆپیشاندانەکانە کرد و حزبێکی تری دروست کرد ئەو حزبە بە ناوی ئەوەی کە مەسەن بە زمانی خۆیان پێرساتووی پێوترێت پێرساتوو خۆی سەرپەرشتی کرد و هاوپەیمانێکیشی دروست کرد لە بینی پارتی دادپەروەری گەل کە ئەنوەر ئیبراهیم سەرپەرشتیە کرد و پارتەکەی خۆی و پارتی ئەمانە پارتی محەممەد سابوو سەرپەرشتیە کرد و هەروەها پارتی کارتی دیموکراتی کە چاینەکان بوو بەم شێوەیە هاوپەیمانێکیان دروست کرد و دژ بە ئەو حیزبەی کە چەندەها ساڵ خەباتی تێدا کرد دژ بەو حیزبە وەستایەوە و بەرەوەی گەندەڵی تیا بوو سەرۆکایەتی حکوومەتی لەو سندەوە لە 2010 تا 2020 خۆی بۆ سەرۆکی حکوومەت ئێستا ئەوان مەهاتیر محەممەد 2020 دەستی لە کار کێشایەوە کە دەستیشی لە کار کێشایوتی داوای لێبوردنەکەم ئەوەی کە من مەبەستم بووە بۆی کە زارێکی کە مالیزیا بەگەڕێنمەوە سەرچکەی خۆی من ناتوانم بیکەم و ئەم پارتش ئەم پارتی کە دروستم کردو ئێستا ئەندامانی ئەم پارتە بەو شێوە پشتگیریم ناکەن بۆیە منوازنم پارتاهێنە بۆیە کەسێکی کە جێگری بە ناوی محێدین ئێستاکی ئەو سەرۆکی هینە سەرۆکی حکوومەتی ینی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە لە مالیزیا بە شێوەیەکی ئاسادانم با بڵێن دەستی دەسەڵاتی تیاکە و ململانی سیاسی تیایە بەڵێ خۆی بە تایبەتیش لە ویلایەتەکان اینجا حیزبی ئیسلامی مالیزی کە لەوێ زۆر دەوری هەیە ئەوان داوای جێبەجێکردنی شریعەتەکەن لە 100% بۆیە بە بەردەوامی لە دوو بۆ سێ ویلایەتە سەرۆکایەتی حکوومەتە گرنە دەست لە ویلایەتەکانە ینی ئەوانە بە ئاشکرەتە من سەردانی بەڕێز عەبدولهادی وانجیناوە بەش سەردانم کردووەوە لە نزیکەوە مەسەلەن دانیشتمان پێکەوە بووە باسیەوەی کردووە کە ئێمە دڵنیاین لەوەی کە لەم سێ ویلایەتی کە ئێمە سەرۆکایەتی حکوومەتەکەین گەندەڵی زۆر تێیدا زۆر کەمە تەمەن لە مالیزیا گەندەڵی هەر خۆی زۆر کەمە باس لەو هۆکارانە بکەین کە بوونە هۆی پێشکەوتنیە وڵاتە کە مەسەن بۆتە هۆی ئەوەی کە وەکو تۆڵی گەندەڵی لە وڵاتەیە زۆر کەم بێ مەسەلەن چه هۆکارێکەیە چۆن بووە وڵاتە ئیسلامیە لەسەر ئاستی دنیا بووە تا یەکێک لە وڵاتە دیارە پێشکەوتووەکان وڵای اینجا بنەبەرکردنی گەندەڵی بەچی ئەبێ بە ئەوە ئەبێت تۆ لە سەرچاوەکەەوە پاچیکەیتەوە چکە سەرچاوە لێڵ بوو هەر بە لێڵ یێمێنێتەوە ئەوان لە سەرچاوە لێڵ نین و کاتێکشکە دروست ئەبێ خۆیان گەلێکی وشیارن قبولی ناکەن ینی قسەیەکی زۆر مەشهور و دیاریان هەیە ئەڵێ ئەگەر کەسێک لە خواردنە بڵێن ئەم مریشکە بە شێوەیەکی ئیسلامی سەر نەبڕاوە کەسەی خوات بڵێن ئەمە گۆشتی بەرازە کەسەی خوات بەڵام ئایا معقولە تۆ لە دایرەکەی خۆتە حرام بخۆی ئەم حرامە لەگەڵ حرامات فەرقی جیاوازێکی هەیە بۆیە چۆن هەوڵەدەی خواردنێکی پاک و چاکی ئیسلامیانەت دەستکەوە بە هەمان شێوە بێ بیرکەیتەوە ئەو پارێشی کە خواردنەکەی پێکڕێ هەر پاک و حەڵال بێت بۆیە حەڵال و حرام لای ئەوان زۆر دیارە ینی قەناعەتتان هەبێت لە زۆر شوێنە شت هاتوۆتە پێشەوە ینی شتی زۆر بەسیط وتویانە کاکەوە لە ڕووی ئیسلام و ڕێگە پێدراو نییە ینی پێک هاتەی وڵاتەکە هەم لە ڕووی سیاسی هوشیارن هەم لە ڕووی ئیسلامیشە هوشیار نەزان حەڵال چیە و حرام چیە ینی میلەتەکە بەڕاستی ئەیانەوێت ئیسلام وەکو خۆی جێبەجێ بکەن ئەمە ئەفۆن لەو ڕووەوە لە ڕووی هینەوە لە ڕووی ئەوەی کە ئەوان چۆن ئیسفادیان لە اقتصادی ئیسلامی کردو ئەوە گرنگە طبعا ئەم هەوڵە لە ناوەڕاستی چلەکانەوە دەستی پێکردو 1945 بە تایبەتی هەوڵیاندا بە شێوەیەکی وە ئەو پارەی کە خەڵک ئەیەوێت کۆی کاتەوە پێی بچێ بۆ حەج ئیسفادە لەم پارەیە بکرێت ئێستا ئەو کەسانی کە گوهن لەم بەرنامەی ئێمە لەوا چێ ئێمە بە هەزارەها کەسمان هەبێ پارەی داناوە پێی بچێ بۆ حەج ئەم پارەیان لە ماڵەوە دایناوە یان خستوێتێ بانقەوە وانە یان مەسەن بە شێوەیە لە شێوەکان لە شوێنەکە دایناو ئەوێت ئەم پارێ بەکاربێنێ بۆ چون بۆ حەج خەڵکێک لە مسلمانەکان هاتن داوایان کرد کە مثلەن شتێک دروست کرێ ئەم پارەی کۆ بکرێت چکەم پارەی ئیسفادەی لێ ناکرێت چاینەکانیش لە وڵاتەیە سەرمایی گەورەترین سەرمایان هەبووە لە وڵاتە بەکاریان هاوردووە
بۆیە لەبەرەوە یاسانە بۆ نەیانتوان چکە لەژێر دەستی بەریتانیا و نەیانتوانێت ئەمە سەری نەگرتووە 1963 کە سەربەخۆ بوونە خۆیان شتێکیان دروست کردو پرۆژەیەکە بە ناوی تاپونک حەجی THی پێوترێت ئەم پرۆژە ئیقتصادیە پارەکان لە خەڵک وەرگرتووە ئەم پارەیە هاتوونەوە بەرهێنانیان پێکردو بەڵام ئەم وەبەرهێنانە کە پێی کراوە تەنها بۆ لە ناو مالیزیایان نەبووە تەنها بۆ مسلمانی مالیزیش نەبوو مسلمانی سینگاپورش بەشداری تیاکرۆ مسلمانی ئوسترالی و مەسەلەن نیوزیلندی ئەوانیش هاتوون پەیوەندیان پێکەوە هەبووە ئەم پارەیان خستۆتە ئەو پرۆژەیەوە پاشان ئەمە تقریبەن وەکو چۆن بڵێ ئیسفادەکەی چییە کە تۆ سرەت هاتەوە بۆ حەج پارەکەتە دەنەوە ڕاستەخۆ پارێکەی خۆتە دەنەوە بەڵام لەگەڵ ئەوەشە سرەکە دیارە تۆ ئەڵێ من ئەمەوێت تەمەنە من لە ڕێی بە پێی یاسا لە 63 ڕێکخراوە من ئەڵێ ئەچم بۆ حەج چەندێک پارەی تێچێ بۆ نمونە 40 وەرەقە ئەم 40 وەرەقەیە 20 وەرەقەیمان بەرێ 20 وەرەقەشی بالای خۆت بێت بەڵام تۆ ساڵی بەسەر بۆ 2028 سرەی تۆ دێتەوە بۆ حەج باشە ئەو کاتە 20 وەرەقەی تریش ئەدات ئەم 20 وەرەقەیەشی پێدری و ئەچێ بۆ حەج هەموو مەسروفاتی حەجی ئەو کەسە ئەم مؤسسەیە بێری بۆ بەرهێنانەکەش بەم پارەیە بۆ هەمووانە بۆ هەموو خەڵکی 1970 بانقێکیان دروست بانقی مالیزی ئیسلامی ئیسلامیک بانک مالیسیە ئەمە یەکەم بانکی ئیسلامی و کە لە مالیزیا دروست بوو پاشان قانونی بانکی ئیسلامیان داهێنا حکومەت پاڵپشتی کردو قانونی بانکی ئیسلامی کراوە و لە 1993 پرۆژەیەکی زۆر گەورە لە پەرلەمانە تەزدیق کراوە مسادقی لەسەر کراوە بەوەی کە ئەو بانکە تەقلیدیانەی تر لە مالیزیا هەن سوود لەم پرۆژە ئیسلامی وەرگرن یعنی تۆ بانکێکی ڕیبەویت بەڵام با لقێکی ئیسلامیشە هەبێت لەوێ مەی بانک هەبووە مەسەلەن CIMB بانکیان پێوترەوە ئەو بانکانە هەر هەمووی لقی ئیسلامیان هەبوو بۆیە بە هەمان شو ئەمانیش دەستیان کرد بەوە بەرهێنانی ئیسلامی ئەوی کە پێوترێت ئیسلامیک بانکی لە 1990 تا پرۆژەیەکی زۆر وەکو چۆن بڵێ گەورە دوای ئەوە مصادقی لەسەر کراوە لەسەر پەرلەمان کە بریتی بووە لە بانکی ناوەندی مالیزیە سنترال بانک مالیشیە ئەم هینە دروستکردنی بانکە چیان کردو هەیئەی شەرعیان دروست کردو هەیئەیەکی شەرعی بەپێی ئەو یاسایە دروست کراوە کە ئەم هەیئەیە توانای ئەوەی هەیە کە لە هەموو بە دوواداچوون بۆ هەموو بانکە ئیسلامی و غەیر ئیسلامیەکان بکە کە ئەیانەوێت وە بەرهێنانی ئیسلامی بکەن و پارە لە خەڵک وەرگرن بە ناوی پرۆژەی ئیسلامی ئایا ئەمە لەسەر بنەمای ئیسلامە ینی لەسەر بنەمای شەریعەی ئیسلامییان و ئەگەر لەسەر بنەمای شەریعەی ئیسلامی نەبێت ئەوە عقوبە ئەدرێن سزا ئەدرێن بۆیە ئەمە درێژەی کێشاوە هەتا تقریبا 2013 بەسەنم بەو شێوەیە درێژەی کێشاوە چکە پێشتر دوو یاسا هەبووە پافیا لەگەڵ ئیبایە بافیا ئەمە بانکین فاوندیشن ئینستیتیوشن ئەکت هەموو چالاکیە بانکیەکان لەو یاسایە جێکراوەتەوە ئیباکەش ئەوە ئینستیتیوت بانکین ئەکتین ئەمە لەژێر ئەو یاسایە جێکراوەتەوە و 2013 تعدیل لەو یاسایانەیە کراوە کە تعدیل لەو یاسایانەیە کراوە ئیفسا دانراوە لەگەڵ فسایە ئەو تاوان کورتراوەیە و شانە ئیسلامیک فاینانشەڵ سێڤیس ئەکت هەموو چالاکیەکی بانکینی ئیسلامی ئەبێت لەسەر ئەو بنەمای یاسایە بێکە ئەوان ئیسلامیان هێنا کردیانە بناغی گەشە پێدانی ئابووری وڵاتەکەیان بەڵێ ئێمەش بە پێچەوانەوە ئیسلاممان و تۆ بڕۆرە ئەو لەوە بە ئێمە حکمی خۆمان بکەین ئەمەش حاڵەکەمانە ینی لەگەڵ ڕێزمە تەبان هەموو کەس ئەزانێت کە بانکی ڕیبەوی کێشەن بۆ زۆربەی وڵاتە چکە تۆ سەرمایەکت هەیە ئەو سەرمایەکی هەندێکی سەرمایی خەیاڵیە سەرمایەکی خەیاڵی بەڵام لە ئیسلامیک بانکینە ئەو سەرمایەکی دیارە خەڵکە توانێت هەر کاتێویستی پارەی خۆی وەرگێت شتێکی تری گرنگ هەیە بۆ پێشکەوتنی هەر کۆمەڵگەیەک ئەویش پەروەردەیە پرۆسەی پەروەردە و فێرکردن چار لە سەرەتاییەوە بیگرە تا زانکۆکان تۆ لەوێ بووی ئەوان چۆن سوودیان لە پەروەردەی ئیسلامی وەرگرتووە چۆن ئیسلامیان تێکەڵ بە پەروەردەکەیان کردووە بە مانایەکی تر یان جیایان کردوتەوە هەر وجودی نییە چۆنەوە وڵای اینجا یەکێ لەو شتانی کە مەهاتیر لەم دوایە لەسەری تووڕە بوو ئەو هۆکارە بووە کە
یەکەم توراسی ئیسلامی نابێت لە مالیزیا بفەوتێ کە زمانەکەیان بووە ئەم زمانە نووسین ڕەنووسی ئیسلامی مالیزی نابێت بفەوتێت ئەی ناکرێتەوە بەهۆی ئەوەی کە ئینگلیزی شتێکی مهمە و زۆربەی ڕەنووسەکەشیان ئینگلیزیە بە هاسا بە ئینگلیزی ئەنووسێت بە پیتی ئینگلیزی ئەنووسێت بۆ ئێمە هاتی تەکیدی کردەوە بێ ئەو ڕەنووسە ئیسلامیە پەرەی پێ بدرێت ئیتر ئەوەی تریان مەسەڵەن بۆ نە پەروەردەی ئیسلامی لەوێت چۆنە پەروەردەیەک نییە مامۆستایەکی ینی مەسەڵەن قەنەعەتی بە ئیسلام نیە بێت ئاینی پەروەردەی ئیسلامی بڵێتەوە نە ئەو کەسەی کە پەروەردەی ئیسلامیەکە ئەڵێتەوە هەر تەنها نەزەری نییە هەنگاو بە هەنگاو پیان جێبەجێ ئەەکەن بۆ نمونە منداڵی سەرەتایی لە سەرەتاییەوە ئەیانێن بۆ مزگەوت ئەمە شوێنی دەست نوێژگرتنتە ئەوە شوێنی نوێشکردنتە بە سەف لە دوای تەمەەن ئەو ڕسمانە من بە بەردەوامی لە فەیسبوک بڵاوم کردوێتەوە ڕێکیان ئەخەن مزگەوتیان پێ پیشانە دەن پاشانێکی ئیسلامی جوانیان فێرەکە بەڵێ هەتا لە مەراسیمی حەجە بە زۆری حەجیان پێکرد شتێکیان بۆ دروستەکەنەوەکو کەعبە حەج بەم شێوەیە ئەکرێت لێرەوە دەست پێکات ئەچی بۆ ئەوێ بەو شێوێت تەوافەکەی هەموو ئەو شتانە بە پەروەردەیەکی ئیسلامیانە بە شێوەیەکی عەمەلی لە مەکتەب و مەداریسی ئەوانە جێبەجێ ئەکرێت و ئەوەشی کە من زۆر پێچەوانەی ئەوەی ئەلمانیەکان بانگەشی بۆەکەن ئەو لەوێ با بڵێن ئیسلام و فەرمانڕەوایی ئیسلام و حکومداری مەسەلەن یەک شتە بە دڵنیایی کات دوانەیەکی ئەوە نەبوون ینی وەکو ئەوەی کە وەکو حکوومەت بەو شێوەیە بەڵام تۆ کە ئەچیتە بازار بۆ نمونە لە دە دوکانە شەشی چای نییە شەشی خەڵکی چاینی بەڕێوەیە بە ئەوە بازاڕیان گرتووە هەروەکو زانیاریش مەسەنە سەرمایهدارەکانی مالیزیا لە دەیەکەمەکە هیچ مسلمانێکی تیانی ئێستا پارتیایە بوو پێرارتیایە بوو بەڵام ئێستا کەسیانی تیانی تێگەی قوربان بەڵام ئەمە بەڵام هەمووی لەژێر سەخفێکی لەژێر ئەو یاسانەیە کە باسم کردە بێ خەریکی تیجارەتی خۆیان بن لەین تۆ کاتێک کە ئەچیتە دوکانێکەوە دڵنیایی لەوەی کە یاسایەکەیە بەپێی ئەم یاسایە فێڵ لێ ناکرێت اینجا من شتێکی زۆر زۆر گرنگ راپۆرتێکی زانستیە تەبەن لە بەریتانیا کراوە طبعا ئەم پەروەردە ئیسلامیە کە لە مەکتەبە کراوە ڕەنگی بەسەر کۆمەڵگایە ئەنی ئەو ڕەنگی داوەتۆ لە ناو کۆمەڵگای مالیزیایە ئەم راپۆرتە زانستیە هاتووە ئێمە چەند بەهای بەرزی ئیسلامیمان هەیە بۆ نمونە ڕازگۆیی لە قسەکردندا ڕازگۆیی لە معاملەدا مەسەلەن باز نەکردنی یەکتر کۆمەڵێشتی مەسەلەن بەهای بەرزی ئیسلامی هاتوون نزیکەی 40-50 بەهای بەرزی ئیسلامیان داناوە و هاتوون لە زۆر وڵاتە هاتوون ئەمەیان بە شێوەیەکی عملی تاقی کردوێتەوە بزان لە چ وڵاتێکە زیاتر ڕەنگی داوەتەوە تاوان بە داوای لێبوردنەوە یەکەم دەوڵەتی ئیسلامی لە پلەی 31 کە 32 شتێکی وایە یەکەم دەوڵەت مالیزیایە ئەینا عێراق و سعودیە و میسر و ئەمانە نیە ئەوە کە بووەتە هۆی ئەوەی کە مثلەن ئەم بەها بەرزانەی ئیسلامتیایانە ڕەنگی داوەتەوە لە پەروەردەی قوتابخانەکانەوە بوو من لە کۆتایی بەرنامەکەمان کاکدکرد تەنها ئەو پرسیارم ماوەتەوە بیکەم ئەم هەموو پێشکەوتنی هەموو بوارەکان ئەم واقع ئیسلامی کە لەوێ هەیە و سەرکەوتنی گەورەی تیا بەدەستێناوە ینی چۆن بڵێم دەمی ئەو خەڵکانەیدا نەخستووە یان ئەوانی سەرسام نەکردو لە وەڵامی ئەو پرسیارەیە کە هەمیشە مەسەن خەڵکێکی ئەلمانی خەڵکێکی دوور لە دین و بێ باوەڕ مەسەلەن خەڵکە کۆمەڵگە دواکەوتوەکان کە پێیان وایە ئیسلام ئەبێتە هۆی دواکەوتن ئیسلامە بێتە هۆی مەسەلەن شکست پێهێنان نازانم دوورکەوتنەوە لە چیچی ینی ئەم پێشکەوتنە وای نەکردووە کە جۆرێک لە دەمشکێنی بدا بەو خەڵکانی کە پێیان وایە ئیسلام هۆکاری دواکەوتنی کۆمەڵگاکانە لە حاڵەتی ئێستاە وڵانجاوە دوو بەشە بەشێکیان دانەنانە بە حەقدا چکە واقعێکە و هەیە و چەندەها قوتابی کورد ماستەر و دکتۆرای لە مالیزیا هەوردە و بە چاوی خۆیان واقعەکەیان بینیوە بەڵام بەشێکیشی ینی ئەوەیە کە وەک چۆن بڵێ ئەیانەوێت خۆ من خۆم لە هەندێک خەڵکم بیستووە کە لە کۆڕ و کۆبن باسییان کردو باشە قەینا مالیزیا وڵاتێکە لە زۆرینەی موسڵمانە و یاساکانی ئیسلام تایە جێبەجێ ئەکرێت بەڵام هۆکاری چییە کە ئەوان پێشکەوتون ئێمە پێش ناکەوین بابێن دراسە بکەن بەڕاستی ئەوە خەڵکێکی لەو شێوێش دروست بووە بەڵام ئایا
ئەکرێت مەسەرەن تۆ قەناعەت بەم پارتە سیاسیانەی کوردستان بهێنی کاکە وەرن ئێوە شانازی بە ئیسلامەوە بکەن ئەم ئیسلامە بکەن بە شانازی خۆتان ئەبنە مای پێشکەوتن وەکو مالیزای قەناعەتەکەن و پارتە سیاسیانە ئەتوانانی قەناعەتیان پێ بکەیت دانی پێ ئەنن هەندێکی هەیە دانی پیانە هەندێکی دانی پێ ئەنێت بەڵام ئایا جێبەجێیەکە گەر جێبەجێ بکرێت بەرژەوەندەکانی ئەوان بازاریان نامێت ئەکەوێتە مەترسیەوە ڕاست من لە کۆتاییان زۆر سپاس دەکەم بەڕێز دکتۆر یونس محەممەد ساڵح مامۆستای زانکۆ کە ساڵانێک لەوێ لە مالیزیا وجودت هەبوو و وێنەیەکت بۆ ئێمە گواستەوە سپاس دەگەین هیوادارم بینەرانی بەڕێز و خۆشەویست شتێک لەوە ئایکە لە مالیزیا گوزەرێ وەک زانیاری وەریان گرتوێ و خۆیان بە دوواداچوونی زیاتر بکەن کە ئێستا زۆر بە ئاسانی لە ڕێی ئینتەرنێتەوە لە ڕووی تۆڕە کۆمەڵایەتیەکان و سایدە تایبەتەکانەوە توانن لە واقعی مالیزیا لە هەموو ڕوویەکەوە باشتر ببین و تێبگەن هیوادارم ئینشاءڵڵا سوودی باشتان لێ وەرگرت بێ زۆر سواز و بەڕێزی چتە سەلامەت لە کۆتایی بەرنامەکەمان من لێرەوە سوپاسی بەڕێوەبەرانی ئۆتێل تایتانیک لە شاری سلێمانی یەکەم کە سێڵقەی بەرنامەکەمان دەرفەتیان بۆ ڕەخساندین لەوێ بەرنامەکەمان تۆمار بکەین سوپاسیانەکەین سپاس بۆ هاوکارانم بۆ بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان تاڵقەیشتر پێتانەگەینەوە هەر شاد